مامۆستا پیاوەکەم مەشروب دەخواتەوە تا چەند من گوناهبارم بە قسەی نەکەم بەڕاستی بێزارم زۆریش بێزارم بەڕای تۆ چی بکەم باشە تۆ بۆی کەوا بە گوناهەکە قەڵسی خوا پاداشت داتەوە بەڵام ئەزیزم دادەی من خوشکی بەڕێزم هەوڵ بدە ئەو پیاوە کە گوناهێک دەکات تۆ بە تووڕەبوون و بە عەسەبیبوون و بە گوێنەکردن و بەڕێز لێنەگرتنی بە حساب دیفاع لە دینی خوای پەروەردگار دەکەی زیاتر مەیخی قوڕەوە دەکرێت لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کەسێک گوناهبارە گوناهی گەورەی کردووە عەرەق دەخوا بەڵام معنای ئەوە نییە خۆشەویستی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی کۆتایی پێ هاتووە تۆ بیکە بە بەرنامە لەگەڵ هاوسەری ژیانتدا بڵێ پیاوەکە بەڕاستی دەبێ واز لە عەرەق بێنی یان لانی کەم وەرە کەمی بکەوە من کەسانێک هەبوون ئەوە ڕاوێژیان پێکردوم ئێستا گەیشتونە حەدی کۆتاییەکەی لە کاتێکە هەبووە شەوان نەبووە عەرەق نەخۆنەوە دواتر وایان لێکە دو سێ شەویان خواردوتەوە دوای ئێستا هاتوونەوەی لە مانگی قومێک بخۆنەوە یعنی خەریکە کۆتایی بە هەموو بابەتەکە دێنن ئینسان خوای گەورە بەو گەورەی خۆیەوە قۆناغەکانی عەرەق حرامکردنی بە چەند قۆناغێکدا بەش کردووە تۆش ئاوای لێ بکە بڵێ پیاوەکە هەموو شەوێ جاران دەتخواردەوە ئێستا هەفتەی وەرە شەوی جومعە واز بێنە شەوی دووشەممە واز بێنە وەرە بۆ ئەوەی کەوا بەرامبەر بەم گوناهە گەورە بوەستەوە عیبادەتێکیش بکە وەرە دووشەممە بە ڕۆژوو بین بەیەکەوە وەرە پیاوەکە با پێنجشەممە بە ڕۆژوو بین شەوی پێنجشەممە و جومعە عەرەق مەخۆ وەرە با بەیانەکەی بە ڕۆژوو بین وەرە نوێژی چێشتەنگاو بەیەکەوە بکەین وەرە با ڕۆژی 100 سڵاوات لەسەر پێغەمبەر لێدەین صلی الله عليه وسلم ئەگەر گوناه نەتوانی تەرکیکەی وەرە محاسەرەی بکە ئابڵوقەی بدە بە تاعەتی خوا بە ئیزنی خوای پەروەردگار زمان شیرین بێ ڕێز لە هاوسەری خۆت بگرە گوناهێکی کەبیرەی کردووە بەڵام تۆ دەبێ وا سیرکەی مێردەکە لە چاڵێکایە پاڵی پێوە نەنەی زیاتر بچێتە چاڵەکەەوە دەستی بگرە بیهێنە دەرەوە ئەگەر بە قسەی کردی بە ئیزنی خوای گەورەوە پاداشتەکەت بەس لای خوایەکە وازی هێنا و تەرکی ئەو گوناها کەبیرەی کرد کە بۆ دنیا و قیامەت زەرەدیەیە لەگەڵ بتپەرستی و لەگەڵ قومار و ئەوانەدا خوا نافەرمێ نەک مەیخۆنەوە فەجتەنیبوه هەر نزیکیشی مەبنەوە وەگە خوا نەخواستە هیدایەتی وەرنەگرت و لەسەر ئەو گوناها ژیا مرد ئەوە خوای گەورە لە قیامەتە هەر کەسە بە عێمەلەکانی خۆی کردداری لەگەڵا دەکا ئینشاءالله تۆ بۆی کە بەدڵ ناڕەحەتی خوا پاداشت دەداتەوە